ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت لە بەرنمەیەکی تری فیل لە بەغداد لەگەڵتان دەبین. فیلی ئەمڕۆم تایبەتە بە خوێندنی باڵا و زانکۆکان لە هەرێمی کوردستان. ئێمە دەزانین زانکۆکانمان بەردی بناغەی کۆمەڵگایەکی پێشکەوتو مۆدێرنن. ئێمە دەزانین گەنجەکانمان ئەوانەی کە لە پۆلی دوانزەوە دەچنە زانکۆ بە ئاواتی ئەوەی کە پاشەڕۆژ و دواڕۆژێکی ڕووناکیان هەبێت، هەموو ئامانج و ئاوات و ئارەزوەکانیان لەسەر زانکۆکان هەڵچنیوە بۆی بتوانن دوجار پاشەڕۆژێکی باش بۆ خۆیان و هەم بۆ خزمەتی کۆمەلگاکەیان تەرخان بکەن. بەڵام هێشتا دەبینین کۆمەڵێک ئاستەنگ و گیرروگرفت لە مەجای خوێندنی باڵا بوونی هەیە. جا گرنگە لەم کاتەدا کە ئێمە لە قۆناغی پێش هەڵبژاردنین پلانەکان کارنامەکان چی دەبێت بۆ ئەوەی کاتێک نوێنەرەکانمان دەنێرینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە جددی کار لەسەر بابەتی خوێندنی باڵا و کار لەسەر زانکۆکان و کار لەسەر هەندێک زانکۆ کە تا ئێستا دانپێدانانی بۆ نەکراوە، ئەمانە کۆمەڵێک کارن کە دەبێت بکرێ. هەموو ئەو خوێندکارانەی کە لە زانکۆ دەردەچن بە ئاواتی ئەوەی کە دابمەزرێن، ئێمە دەزانین ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان دامەزراندن وەستاوە. چەند گرنگە لە بەغداد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئیش لەسەر ئەوە بکرێ کە دامەزراندن بۆ دەرچوانی زانکۆ لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. زەمالەی خوێندن و ناردنی خوێندکار بۆ دەرەوەی وڵات ئەمەژێکێکی ترە لەو بابەتانەی کە بەڕاستی پێویستە لە بەغداد کاری لەسەر بکرێ. هەموو ئەو ئیمتیازات و ئەو مافانەی کە بە خوێندکارێکی زانکۆ لە عێراق دەدرێ دەبێت هەمانەوە ئیمتیازاتانە بە خوێندکارێکی زانکۆ لە هەرێمی کوردستان بدرێت، چکە ئێمە بە پێی دەستوری عێراقی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، بۆیە نابێ هیچ جیاوازیەکە بێ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. بۆیە لەسەرم بابەتە منم ئێوارەیە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکانم بۆی بزانین کە گرنگترین ئەو شتانە چییە کە پێویستە بۆ خوێندکارانی ئێمە لە زانکۆکان بکرێ و گرنگترین ئەو شتانە چییە کە پێویستە بۆ زانکۆکان لە هەرێمی کوردستان بکرێ. بە سوپاسەوە دکتۆر تەها بەڕێزیان زۆر بەخێربەی دکتۆر، ئەنجامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون، زۆر بەخێربەی فەرموو. دکتۆر نەبەس کە بەڕێزیان کاندیدین، بەخێربەی دکتۆر، کاندیدی ژمارە 22 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر، زۆر بەخێربەی فەرموو. دانیشە زۆر بەخێر بێن، سوپاس کام ئێوارەیە لەگەڵ ئێمە ئامادەیتان هەبوو. دکتۆر نەبەس، ئەمێ سەرەتا بێ مەلای بەڕێستان لەبەرێ بەڕێستان کاندیدن لەگەڵەوەی کە ساڵانێکی زۆرە لە مەجای خوێندنی باڵا ئێوە خزمەت ئەکەن. بەڕێستان سەرۆکی زانکۆی کۆیە بوون، ساڵانێک لەو مەجالەدا کارتان کردووە. ئەمێ پێم بڵێ وەک سەرەتا دکتۆر نەبەس کێیە و بۆ بڕیاری ئەوە دابچیتان ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەتەوێت لەوێ چ خزمەتێک بە خوێندکارانی زانکۆ و بە زانکۆکان بکەی لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس بەوەی بەڕێز، زۆر سپاس بۆ کورسات و سپاس بۆ کاکە دکتۆر کە لەگەڵمانە لەم ئێوارەیە. من دکتۆر نەبەز مەجید ئەمینم، بڕوانامەی دکتۆرام هەیە، کاندیدم لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 22 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سەرەتاکانی کاری ئەکادیمیم وەک مامۆستا لە زانکۆی هەولێر دەست پێ کرد، دواتر وەک سەرۆک بەش و یاریدەدەری ڕاگر و ڕاگر لە زانکۆی سلێمانی، دواو وێزگەی ئەکادیمیشم سەرۆکی زانکۆی کۆیە، دواتر وەک ڕاوێژکاری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و زانکۆکان لە سەرۆکایەتی هەرێم کارەکانم ڕایی کردووە. ئەزمونێکی تەواومان هەیە بە حکمی ئەو پۆستە ئیداریانەی کە لە ناو زانکۆکانی هەرێم وەرمانگرتووە لە سەرەتاکانی یاخود لەو ئەرک و مافانەی کە پێویستە لە زانکۆکان پەیڕەو بکرێتن. لە پێشەمویانەوە من دەڵێم زانکۆکان بە تایبەتی خوێندنی باڵا نەکرد تەنها لە هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵکو لە هەموو جیهان سەرەتایەکن، ڕێگایەکن
بۆ گۆڕانکاری ڕاستەقینە. زانکۆکان دەواازن بۆ ئایندە لەبەر ئەوەی سەرچاوەیەکی مرۆیی یەکجار بە توانایەتایە لە قۆناغی دوای ئامادەییەوە قۆناغێکی گەلێ هەستیار لە زانکۆکان دەست پێ دەکات. دەبێتە سەرچاوەی وزە زانکۆکان بە پێی پسپۆرە جیاجیەکانی دەبنە سەرچاوەی وزە بۆ سەرجەمکایەکانی کۆمەڵگا. لەبەر ئەوە ڕەوڕەوەی پێشکەوتن لە هەموو وڵاتانی جیهان بەبێ پێشخستن و بەرەو پێشچوونی خوێندنی باڵا ئەستەمە. کەواتە گرنگی زانکۆکانی هەرێم پەیمانگاکان زانکۆکان خوێندنی باڵا لای ئێمە یەکجار گرینگە. بڕیاردەریش بڕیاردەرانی هەرێمی کوردستانیش درک بەو گرنگیە دەکەن لەبەرەوە گرنگی تایبەتی پێدەن. بۆ ئەو مەبەستە شوێنێک کە لە بەرچاومانە ئێمە کە بە قۆڵای استراتیجی خۆمانی ئەزانین ئەویش بەغدایە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەیەکی تایبەتمەندەیە بە خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. ئەم لیژنەیە کۆمەڵە ئەرکی زۆر گرنگی لەسەرشانە، کۆمەڵی کاری زۆر دیاریشی پێ ئەکرێت کە بتوانێت بیکات. لە سەروی هەمویانەوە پێگەیاندنی کادری زانستی، لە سەروی هەمویانەوە گرنگیدان بە زانکۆکان لە هەرێم و عێراق بە شێوەیەکی گشتی. باش دکتۆر نەبەزویستی ئەو ئەزمونەی کە ساڵانێکی زۆرە لە خوێندنی باڵادا هەیەی و ئەو تەجروبە زۆرەی کە هەتا ئەتەوێ سوود لەم ئەزمونەی خۆت وەربگریت و بچیت ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئەو ئەساسە ئیش بکەیت بۆ خوێندکارانی ئێمە لە هەرێمی کوردستان و بۆ پەرەسەندنی زیاتری زانکۆکانمان لە هەرێمی کوردستان. کەواتە لەبەرەمە بڕیارتان نابچنە بەها؟ بێگومان لەبەرەوەی ئەو کایەیە لە نێو کۆمەڵگەکایەکی یەکجار گرینگە. یعنی من ئێمە باسمان لێوە کرد پشتگیریکردنی زانکۆکانی کوردستان یەکێکە لە ئەولەویاتەکانی کارەکانمان، ئەولەویاتەکانی کاری پەرلەمانتارانی هەرێمی کوردستان بەگشتی و عێراقیش. باش ئەگەڕێمەوەلات دکتۆر تەها بەڕێستان ئەنجامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون. ئەزانن ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ خوێندکارانی ئێمە و بۆ زانکۆکانمان دەکرێت یاخود کراوە چی بووە و هێشتاش گرنگە کە چیتر بکرێ. ئێوە کە چوون ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر بابەتی خوێندنی باڵا بۆ هەرێمی کوردستان چیتان کرد؟ زۆر سپاس دەکەم، خۆشحاڵ بووە بەڕاستی دکتۆر کاک نەبەز ساڵانێکی زۆرێک نەمبینیوەتەوە. وەڵاهی جا ئێمە بێت سەیری ئەو بکەیم زین لە ڕوانگەی چیەوە ئێمە کارمان کردووە لە ڕوانگەی ئەوەی کە ئایا حکومی ئەوەی کە ئێمە لیستی یەکێتی نیشتیمانی بووین لە بەغدا فەلسفەی یەکێتی نیشتیمانی کوردستان چی بووە لەوەی کە ئێمە هەم پاڵپش بێ بۆمان و هەم بۆی کە ئێمە چۆن کار بکەین و بەرنامەمان چی بێ. لەگەڵ کاکتۆرە مناقەشەیەکمان کرد گەڕینەوە بۆ تقریبان نزیکی 20 ساڵێک لەمە 30 ساڵێک تەسەوڕەکەم لەمە پێش یەکەم خطوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مام جەلال ئەوە بوو کە زانکۆی سلێمانی دروست کرایەوە لە بنیادرایەوە لە سلێمانیا. ئێمە بێت ئەومان لەبیر نەچێ لە زەمانێکا بوو کە بەڕاستی کۆمەلگای کوردی دوای ڕاپەڕێن حکوومەتی عێراقی زۆربەی ئیدارات و کەوادرەکانی هەمووی سەحەب کردبوو. لەبەرەوە هەم کەوادرەکان لە ئاستێکی نزمما بوون و کادری زۆر کەمی تیاما بوو لە ناو هەرێمی کوردستانە کە تۆ بتوانی ژانی ڕۆژانی خەڵکی پێ بەڕێوبەری. لەبەرەوە یەکەم تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو کە ئێمە وردە کۆمەلگاکەمان بنیاد بنینەوە، یعنی کادری تیا دروستکەین، کادری ئیداری تعلیمی پزیشکی هەتا سەربازی ئێمە لە بیرمان نەچێ. یعنی با بڵێن کۆلێجی سەربازی قەڵاچوالان یەکێک بوو لەو خەتواتانەی کە زۆر گرنگ بوو و دەرخەری ئەوە بوو کە یەکێتی نیشتیمانی بە قوڵایی استراتیژ ئیشەکات لەو مەجالانەیە. ئەمانە وەکو بیدایەتی خۆمانە، ینی من حەزم کرد چۆنەڵێ هەر بۆ بیرهێنانەیەک بوو کە ئێمە بناغەی بۆ وەڵامێک بۆ قسانی کە هەر دەڵێن هیچ نەکراوە کە ئێمە بە تایبەت ئەمڕۆ فایلەکەمە لەسەر خوێندنی باڵایە ئێوە ئاوا هێناتان بەتەشید. لەبەرەوە من وەکو بڕیاردەری لیژنەی خوێنی باڵا ئەو سەردەما ینی یەکەم خطوە ئەوەی کە ئێمە زۆر لە بەرچاوە بوو زیاد لە
11 تقريبا جامعاتي هرمي كردستان اعترافي حكومتي عراقي نبوو کە گرنگە مثلا تەلەبەیە کە تەخەڕوجەکات ئەچێت خوێندنی باڵاتەوەکە لە ئێران بێ لە ئەوروپا بێ ئیتر لەم وڵاتانی دەوروبەرا بێ کە سەیرەکەن با بڵێن مۆری خوێندنی باڵای عێراقیتیانی یاخود مۆری تەزیق نەکراوە لەلایەن وەزارەتی خارجی عێراقیەوە طبعا ئەمانە ئیشکالاتێکی زۆر دروستەکات لەبەرەوە خطوەی یەکەممان ئەوە بوو کە ئێمە چی بکەین بۆی کە وردە ئەم کێشەیە چارەسەر بکەین سەراحە زۆری پێچوو لەبەرەوەی مشکلەیەک هەبوو لە نێوان حکومەتی هەرێمە لەو سەردەمایە لەگەڵ حکومەتی عێراقیە کێشەکەش لەوەیە بوو کە هەندێک لە زانکۆکانی بڵێن ئەوەی کە سەر بە حکومەتی عێراقی بوو هەندێک ئەو مەرجانە و ستانداردانەی تیان نەبوو کە حکومەتی هەرێم لە وەزارەتی خوێندنی باڵایە تایە مەوجود بوو قەزی من لێرە ئەمەیە کە سەرۆکی لیژنەی وەکو لیژنەی خوێندنی باڵێمە سەردانێکمان کرد بۆ ئێرە بۆ سلێمانی ئەمە وەکو نمونەیەک باسەکەم سەرۆکی لیژنەی خوێندنی باڵامان لەگەڵا بوو کە سەردانی جامیعەکانمان کرد بەڕاستی زۆر بەلایەوە سیر بوو یعنی وتی ئێوە لە عالمێکی تراژین لە مەجای خوێندنی باڵایە کەشوونەتە مەرحەلەیەکی زۆر باش ئەمە ینی نەسان ئێستا شەر بڵێن لە بەغای و بڵێن ئەندامی پەرلەمانە ینی بەعربیەکە لە زۆر منبەهیر بوو بۆ پێشکەوتنی کە لە مەجای خوێندنی باڵایە هاتبوو پێشەوە جامیعاتی زۆر ڕاقیمی جامیعی سلێمانی جامیعی ئەمریکی جامیعی جیهان جامیعی کۆمار ئەمانە هەمووی جامیعاتی زۆر ڕاقین لە سلێمانەیە مەوجودن لەبەرەوە من ئەوکو نمونەیەک ئەمە یعنی ئاستی زانکۆکانی ئێمە بەڕاستی لەو ئاستەیە بوو چیمان کرد هاتین سەردانی وەزارەتی خوێندنی باڵامان کە کاتە کاک دکتۆر یوسف گۆران بوو بەسپاسەوە هەموو هاوکاریەکی خستە بەردەستمان کە ئێمە چی بکەین بۆی ئێمە وردە ئەو زانکۆانە بڵێن بهێنینە ئەوەی کە اعترافی وەزارەتی خوێندنی باڵای عێراقی بۆ وەرگرتین لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای عێراقیە دانیشتین یعنی وەکو لیژنەیەک هاتین ڕائەکان بگۆڕینەوە بەرحاڵ کێشەکانمان تا حدێک چارەسەر کرد تقریبا ئەم هاتوچووی و ئەم هینانە ساڵێکی پێچوو لەخوا بە زیاد بێ توانیمان کە اعترافی 11 زانکۆ لەو سەردەمەیە بۆ هەرێمی کوردستان دابین بکەین لەلایەن حکومەتی عێراقی و ئەمە دەستکەوتێکی گرنگە نەک هەر گرنگە یعنی تۆ یەکێک لەو جارێکیان لە کۆبوونەوەیە کام وەکو نمونەیەک باسەکەم وەزیری خوێندنی باڵای عێراقی زۆر پێداگر بوو جارێ ئەوە بڵێن قانونەکەی وایە و بابەتانە بیانووی زۆرە هێنایە وتم من یەک نمونە باسەکەم وتمەگەر تەلەبەیەکی ئێمە بچێت زۆر نەڕووی لە تورکیا بخوێنێت ئەگەر حکومەتی تورکی پێی بڵێت ئێوە حکومەتەکەی خۆتان اعتراف بە شادەکەی ئەوەکە ئێمە چۆن بتوانین اعتراف بە شادەکەتان بکەین ئەمە سنگێکی مەحەق بوو مەسەلەن لە مناقەشەیە وتی ها هەیە و تاوە مادام ئیشەکە بە وردەوردە تێپەڕێنی دوای ساڵێک توانیمان اعترافی 11 زانکۆیە بۆ هەرێمی کوردستان بێنینەوە باش بەڵام هێشتاش زانکۆمان هەیە لە هەرێمی کوردستان کە اعترافی پێ نەکرابێت دان پێدانانی بۆ نەکرابێت زانکۆی گەرمیان یەکێک بوو لەو زانکۆیانەی کە ئەو کاتش بەسپاسەوە لەگەڵ دکتۆر فەرهاد کە ئەسەرۆکی زانکۆی گەرمیان بوو هەندێک کێشەی هەندێک لە کولیاتەکان لە ناو بڵێن ناوچە بڵێن جێ ناکۆکان بوو یعنی کولیاتەکانی لە خاریجی هەرێم بوو ئەمە بوو بۆ کێشەیەک زۆر محاولەمان کرد یعنی ئیشەکە تێپەڕێنینەوەوانە نازانم ئەگەر ئێستا ئەم کێشیان چارەسەر کرد بێت چکە حکومەتی عێراقی وت نابێت ئەبێت لە مادەم تابعی هەرێمە ئەبێ کولیاتەکان هەمووی زۆربەی زۆری لە ناو هەرێما بن ئەو کێشەیە هەبوو هیوادارم ئەگەرەمە چارەسەر کرابێت نازانم ئاگەم لێ نیە ئێستا بەڵام تەسەوڕەکەم چارەسەر کرابێت باش دکتۆر تەهاوتی ئێمە زۆر دەمێکە یەکە ناسی لەگەڵ دکتۆر نەبەست هەر پێش بەرنامەش مناقەشاتێکتان کرد ینی گەڕاینەوە بۆ سەردەمانێک کە بەڕاستی ئیشی زۆر جوانتان کردووە هەر لە دروستکردنی زانکۆی دامەزراندنی زانکۆی سلێمانیەوە هەر لەوەی کە کوێتان هێناوە لە زانکۆکانە دەرزی وتۆتەوە زۆر باستان لە ڕۆڵی سەرۆک مامجەلال کرد ئەو کات کە پێداگیری کردووە لەوەی کە دەبێت ئەم زانکۆیانە بوونیان هەبێ و هەر خۆشیتان هێناوە دەرزی وتۆتەوە دکتۆر ئەگەرەوەمان بۆ باسکەی بەڵێ تۆزێ بمانگەڕێنەرەوە بۆ ئەو زەمانە کاکە دکتۆر ئێمەی گەڕاندەوە بۆ ساڵانێکی زۆر زوو وەک ئەزمون و وەک شاید هەڵ ئێمە باسی لێوە دەکەین بەڕاستی ڕەوانشاد مامجەلال کەسێکی زۆر کەم وێنەیە ئەگەر دەگمەن نەبێتن نەکەرتەنها لەسەر ئاستی کوردستان و
لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بەگشتی کەسێکی زۆر دەگمەن و کەمیێنەیە بە تایبەتی لە گرنگیدان بە بواری زانکۆکان و خوێندنی باڵا. ئێمە بەش بە حاڵی خۆمان ساڵانێکی یەکجار زۆر مامەڵەی ئەکادیمیمان کردووە لەو کاتانەدا کە بەردەوام بەرکەوتی ڕاستە و خۆمان هەبووە بۆ بە دوواداچوون بۆ شوونی زانستی بۆ کاروباری زانستی و زانکۆکان. هیچ کاتێک قەڵەم و کاغەزەکەی بەردەمی خالی نەبووە لە ڕێنمایی و لە ڕەزامەند بوون لەسەر داواکاریەکانمان. ئێمەی ئەکادیمی ئەو کات باس دەکەم. پێش ئەوە ئێمە وەک ئەکادیمیان وەک هەڵگرانی بڕوانامەی باڵا لە زانکۆی سەلاحەدین ڕۆڵێکی یەکجار کاریگەرمان هەبوو لە بەردەوامبوونی خوێندن دوای ئەو دۆخە سەختەی کاکە دکتۆر باسی زانکۆی سەلاحەدین هەبوو دکتۆر. تەنها زانکۆی سەلاحەدین هەبوو. دواتر بە هەوڵ و هیمەت و جدیەتی ڕەوانشاد مامجەلال توانرا هەردوو زانکۆی سلێمانی و دووهۆک بکرێتەوە. ئێمە لە زانکۆی سلێمانی ئەو کات کۆمەڵی ئاستەنگی گەلێ زۆرمان هاتە پێش بە تایبەتی دەستەبەرکردنی کەرەستەی مرۆیی مەبەستم لە کەرەستەی مرۆیی هەڵگرانی بڕوانامەی باڵایە لە ماستەر و دکتۆرا. هەوڵێکی زۆر جدیدرا درێغی نەکرا بە هیچ شێوەیەک لە دەستەبەرکردن و دەستخستنی ئەو کەرەستە مرۆیە. دواتر دەستخستنی ئەم کەرەستە مرۆیە پێویستی بە تەواوکەری مادی هەبوو لە بینایات لە تاقیگا لە کتێبخانە لە بودجەیەکی زەبەلاح بۆ ئەم توێژە ئەمیش بە هاوکاری و پشتیوانی سەرکردایەتی هێشێتی نیشتمانی کوردستان لە سەروی هەمویانەوە ڕەوانشاد مامجەلال دەستەبەرکرا. ساڵی گرفتی مامۆستاشتان هەبوو کات؟ ئەم خاڵێکی زۆر گرنگ من دەمەوێت لێرە باس بکەم یعنی لە چۆنیەتی بەدەستێنانی ئەو کەرەستە مرۆیە ئەو هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا. ئێمە ئەو کات بە هاوکاری کۆمەڵێ لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و بە ڕەزامەندی سەرۆکی حکوومەتی ئەو کات کاکۆسرەت پێشنیازێکماندا بە ڕەوانشاد مامجەلال ناومانە سیستەمی هاندان. سیستەمی هاندانی مادی بۆ ئەو بەڕێزانەی کە لە دەروی وڵاتن و هەڵگری بڕوانامەی باڵان دکتۆرا و دەرەجە زانستیەکانی گەورەتر لە پرۆفیسۆر. ئەو سیستەمی هاندانە وای کرد ژمارەیەکی یەکجار زۆر لە مامۆستاکان ڕوو لە ئێمە بکەن بگەڕێنەوە هەرێمی کوردستان. بۆ نمونە ئێمە لە سلێمانی یەکەم زانکۆ بووین کە توانیمان بەشی ڕاگەیاندن بکەینەوە بە ئاعتیمادکردن لەسەر ئەو پسپۆرانی کە لە دەروی وڵات تەواویان کرد بوو. لەسەر ئاستی عێراق دومین بەش لە ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی کرایەوە. دواتر کۆمەڵێ بەش و کۆمەڵێ کۆلێجی زۆر تازە بابەتمان کردەوە. هەر لەگەڵەوەش بەشێک لە سەرکردەکانی ئەو کاتان دەهێنا لە زانکۆ دەرز بڵێنەوە. ئەوە ئامانج لەوە چی بوو دکتۆر؟ ئێمە دەتانویست پامێک بگەێنن. ئێمە ئەو کات زۆر مەبەستمان بوو زانکۆ تێکەڵ بە کۆمەڵگا بکەین. هەر یەکەیان تەواوکەری ئەوی تریان بێتن. هەر لەبەر ئەوشەوە لە ڕەوانشاد مامجەلالەوە تا دەگاتە هەموو سەرکردەکانی تر ئێمە بانگەشتمان کردن بۆ ناوزانکۆ بۆ ئەوەی کۆڕ و سیمینار و خۆناساندنی دۆخەکە بۆ خەڵک بۆ خوێندکارانی زانکۆ بۆ مامۆستایانی زانکۆ ڕوومکەنەوە. لەمڕۆوە ئێمە ڕۆلی زۆر کاریگەرمان هەبوو لە ناساندنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە تا چەند زانستخوازە کە تا چەند گرنگی دەدا بە زانکۆکان. لەگەڵ ئەوەی کە مەبەستێتی خوێندکارانی ئێمە لە نێو کایەکانی کۆمەڵ بەیانی دوو بەیانی کە دەرئەچن شوێنی خۆیان هەبێ و گرنگی زیاتریان پێ بدرێتن. سیاسەتی یەکێتی هەروە بووە کە گرنگی زۆری بە زانکۆکۆکان داوە. بەڵام لەگەڵ دکتۆر تەها باسی بابەتێکمان کرد ئەویش ئاعترافکردن و بە هەندێک زانکۆکە و باسی دەستکەوتێکی زۆر باشی کرد کە ئاعتراف بە ژمارەیەکی زۆر لە زانکۆکان کراوە. بەڵام ڕەنگە هێشتا زانکۆ هەبێ لە هەرێمی کوردستان و خوێندکارتیایدا تەخەڕوجی کردووە بەڵام هێشتا ئاعتراف بە زانکۆکەی نەکراوە. ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە لە ئێستا لەوانەیە بوونی هەبێ. لەسەر ئەم بابەتە پلانی دکتۆر نەبەست چی دەبێت کە دەچێت ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆ ناساندنی زیاتری ئەو زانکۆیانی کە تا ئێستا دانیان پێدانەنراوە؟
من حەز دەکەم ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگی تر بکەم بەڕاستی ئەویش ڕۆیا و دیدگای یەکێتی نیشتمانی کوردستانی ئێستاکە لە بەغدا کاکە دکتۆر ئەزمموی هەیە پێشووتر ئێمە لە دوو ڕوانگەوە لە دوو بوارەوە دەچینە ناو ئەنجامدانی کارەکانی خۆمان. ڕوانگەیەکیان بەرنمەیەکی گشتی یەکێتی نیشتمانی کوردستانە کە کاری پێکەوەیی دەوێتن لە نێو ئەنجومەنی نوێنەران، لایەنی دووەمیشان ڕوانگەی کاری لیژنەکانە کە لە ڕێگەی ئەندامان و نوێنەرانی یەکێتی نیشتمانی کوردستان بەکارەکانیان هەڵدەستن. من ئەوەی کە لە پێشەوە دەمەوێت باسی لێوە بکەم سەرەتا ڕوانگەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە کە وەکو چۆن پێشتر مەبەستی بوو هەلی خوێندن بۆ گەنجان بۆ خوێندکاران لە زانکۆکانی هەرێم بڕەخسێنێ، هەموو پێداویستیەکانیشی بۆ دابین ئەکردن و گرنگێکی زۆریشی پێدەدا. بە هەمان شێوە مەبەستمانە وەک لیستی 222 هەل بڕەخسێنن بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ئەم جارە. ئەمەش لە ڕێی کارکردنمان وەک کاری تیمی وەک کاری تاکە کەسی لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عراق. ئەمە لە لایەکی ترەوە باوەڕ پێکردن من دەگەڕێمەوە بۆ ئەزمون. ئەزمموی خۆم لە بواری زانکۆکان زۆر مەبەستە باسی لێوە بکەم سەبارەت بە باوەڕهێنان یاخودی ئاعترافی بەغدا وەزارەتی خوێندنی باڵا بە زانکۆکانی هەرێم. ڕەوانشاد مامجەلال بانگی منی کرد سەردەمانێک 22 ساڵ ڕێک پێش ئێستاکە کە چەند ڕۆژێکی بەسەر تێپەڕیوە فەرمانی کرد کە هیممەت بکەم هەوڵ بدەم زانکۆیەک دروستکەین لە دەرەوەی شارە گەورەکان. یەکەمین جار بوو لە دەرەوەی شارە گەورەکان بیر لەوە بکرێتەوە زانکۆ دروست بکرێتن. مەبەستی ڕەوانشاد مامجەلال گەلێ گەورە و فراوان و دووربینانە بیری ئەکردەوە. ئێمە لە ناوەندی شارەکان قەیرانێکی گەلێ زۆرمان هەبوو، قەیرانی چڕبوونەوەی خەڵک خوێندکارانان هەبوو لە زانکۆیەک و نەبوونی بەشی ناوەخۆی و پێداویستە زۆرەکان و باری ئابووری خەڵکیش ئەوەندە لەبار نەبوو. جا بیر لەوە کراوە هەندێک لە کۆلێجەکان یاخود زانکۆکان لە دەروی شارە گەورەکان بن بە مەبەستی هەم هەلی کار ڕەخساندن بۆ خەڵکی ناوچەکە، هەم ڕۆشنکردنەوەی ناوچەکە بە مەڵبەندێکی زانستی، هەم تەخفیفکردنی ئەو پاڵەپەستۆ و فشاری هەیە لەسەر زانکۆکانی کە لە ناو شارەکان هەن. کاتێک کە فەرمانی کرد ئێمە ڕۆشتینە ئەوێ، ئێمە ڕۆشتین بە دوو ئاراستە کارمان کرد. ئاراستەیەک بە سیستەمی هاندانی بەڕێزیان بۆ وەدەسێنانی کەرستەی مرۆیی و هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا، ئاراستەیەکیش بۆ دابینکردنی کەرستەی پێویستی مادی لە بینایەت لە تاقیگا لە کتێبخانە و لەوانی تر. ئەو کات زانکۆی کوێتان دامەزران؟ کۆیە. ئێمە بەو ئاراستەیە بە پشتیوانی سەرکردایەتی یەکێتی، بە پشتیوانی ڕەوانشاد مامجەلال توانیمان لە ماوەیەکی زۆر کورت نەکرد تەنها کەرستەی پێویستی مادی بۆ دروستکردنی بینا و تاقیگە و هێنانی مامۆستا و سیستەمی هاندان لە کۆیە پەیڕە بکەین، توانیمان ڕەزامەندی خوێندنی باڵاش اعترافی وەزارەتی خوێندنی باڵا بە زانکۆی کۆیە وەربگرین. لێرەدا مەبەستمە ئاماژە بە خاڵێ بکەم چەند ئەوەندە یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغدا بەهێز بێتن، چەند ئەوەندە زیاتر دەتوانێت خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاتە. من مەبەستمە بێمە سەر خاڵێکی زۆر گرنگی تر لەو مەبەستەوە. لە ماوەیەکی زۆر کەم یعنی بە پشتیوانی ڕەوانشاد مامجەلال نەکرد تەنها ئاستی زانستیمان پێشکەوت، بەڵکو زانکۆی بەغدا کە عریقترین زانکۆیە سەردانی ئێمەی کرد و ڕێککەوتنێکی زانستی لەگەڵ کردین. نەکرد تەنها ئەوەندە زانکۆی مووسڵ کە یەکێکە لە عریقترین زانکۆکانی عێراق لە سەردانێکدا بۆ لای ڕەوانشاد مامجەلال داوایان لێ کردبوو کە گرنگی بدات بە زانکۆی مووسڵ تاوەکو ئاستی زانستی زانکۆی مووسڵ دەگاتە ئاستی زانستی زانکۆی کۆیە. ئێمە ئەو کات کۆمەڵێ پسپۆڕی کۆمەڵی تایبەتمەندیمان لە ناو زانکۆی کۆیە کردەوە کە لەسەر ئاستی عێراق نەبوو. بۆ نمونە یەکەم زانکۆ بووین کە ئایتیمان هێنا کوردستان، یەکەم زانکۆ بووین کە بەشی نەوتمان کردەوە ئەندازیاری نەوت، یەکەم زانکۆ بووین کە بەشی وەرجێڕانی فەڕەنسی و تورکی و ئەوانەمان کردەوە. ئەمە هەم لەسەر ئاستی هەرێمیش هەموو بەشە تازەکان لە زانکۆی کۆیە کراوە و ڕەزامەندیش ئەگەڕێمەوەلات. دکتۆر ئەگەڕێمەوەلات باسی بابەتێکی گرنگی کرد دکتۆر نەبەز وتی
سیاست و پلانی و بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد ئێمە هەمیشە یەکێتی کار لەسەر ئەوە دەکات کە چی بۆ گەنجان دەکات یەکێ لەو بابەتانەی کە زۆر گرنگی پێدەدا هەلی کارە جیاواز لەوەی کە ئێمە چەند گرنگی بین بە کەرتی تایبەت و هەلی کار بەڕەخسێنین بەڵام ژمارەیەکی زۆر خوێندکارمان هەیە کە لە زانکۆکانی هەرێمی کوردستان دەردەچن دەیانەوێت دابمەزرێن دەیانەوێت لەو مەجای خۆیان کە کۆلێژ تەواو دەکەن کار بکەن ئێمە دەزانین ساڵانێکی زۆرە گرفتی دانەمەزراندنمان هەیە خوێندکارمان هەیە ساڵانێکی زۆرە تەخەڕوجی کردووە لە ماڵەوە دانیشتووە یعنی ئێمە لە بەغداد لەسەر بابەتی دامەزراندن چیمان کرد بۆ نەمانتوانیوە یعنی لە پشکی هەرێم لە بەغداد بەشێک جا بکەینەوە بۆ تایبەت بێ بە دامەزراندن لە هەرێمی کوردستان والله ئێمە لەو سەردەمەی کە لەوێ بووین ئێمە باسی مەسائلی ئیدارە و دارایی بکەین یەکێک زۆر جار هەیە کێشەمان بۆ دروست بووە خاتون یعنی کێشەکانیش ڕەنگە ئەگەر لەسەر ئاسی لە مقابلێکی ترە لەگەڵ کاکزانە لە کورسات باسمان کرد لەسەر ئاسی تاک ڕەنگە ئەگەر باس بکەی ڕەنگە ئەهمێتێکی وای نەوە بەڵام ئەگەر لەسەر ئاسی عام باسکەیت بە تەئیشیت کاریگەرێکی زۆری هەیە لەسەر بواری ئابووری و سیسمارات لە با بڵێن لەم مەنتیقەیە لە سلێمانی و گەرمیان و هەڵەبجەیە یەکێ لەو مشکلانەی کە دروست بوو لەو سەردەمەیە ئەوە بوو لەم تا ئەم دوایە داخستنی مەتاری سلێمانی بوو سەراحەتەن یەکێک لە کێشەکان کە ئەمانە بۆ خۆی بە تەئیشیت تەئسیراتی زۆر خراپی دروست کرد لەسەر باری ئابووری و دارایی ئەم مەنتیقەیە و سیسماراتی ئەم مەنتیقەیە کێشەیەکی تر دروست بوو لەوەی کە ئێمە لیژنەیەکیان پێکێنا لەو سەردەمەیە بەتەما بوون بانقی سەرەکی TBI لە سلێمانی بگوازنەوە بۆ شوێنێکی تر ئەمانە بەڕاستی کێشە بوون ئەگەر ئەمانە بکرایە بە تایبەتی باسی بانقی TBI یەکەم ئەو تەحویلاتە مالیانەی کە ئەکرا بۆ کۆمپانیا زەبەلاحەکان بڵێن کۆمپانیان کە لەم مەنتیقا هەیە ئەوەش نائەمە یعنی مەدێکی عکسی دروستە بۆ دیسان کۆمپانیاکان لێرە نا ئەمان و ئەوەی کە ئەبوو ئەوەی کە هەشە ئەوەش نائەمە ینی چی بکەین چی نەکەین ئێمە وەکو لیژنەیەک لەو سەردەمەیە لیژنەیەک بوو لە مەکتەبی سیاسی ڕاست پێڕاین چوین لەگەڵ بانقی TBI دانیشتین لە خەزرا لەگەڵ مدیری تەنفیزی عامی بانقەکەیە تێمان گەیاند وتمان ئەم ئیشە هەندێک بمەڕێراتی هێنایەوە و ئەمە وایە و مۆڕاتی خۆیان بوو نازانم زۆر واقعی نەبوون المهم ئێمە وتمان ئەمە پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە هیچ جۆرێک یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی نییە ئەم بانقە لێرە بگوازرێتەوە بۆ هیچ شوێنێکی تر جا من ڕەنگە بڵێم ئەمە شتی کە ئەگەر باسکەی لەسەر ئاستی تاک شتێکی ئەوە ناهین نییە یعنی بڵێم جا بانقێک دابخرێ دانەخرێ ینی چییە بەڵام ئەگەر لەسەر ئاستی عام باسکەی ئایا ئەمە چەندێک تەئسیراتی هەیە لەسەر بڵێن بارودۆخی ئابووری و جەنابەت ئاماژەت پێ طبعا تەئسیراتی زۆری هەیە تاکو لە علاقە فرۆشێکەوە بگرە هەتا صاحب کۆمپانیایە کە بڵێن کۆمپانیایەک بەڕێوە ئابات و بڵێن لە بازاڕەکە هەیە تەئسیراتی هەیە زۆر مەتاری سلێمانی کرایەوە لەو سەردەمەیە هۆکارە سیاسەکان چی بوو نازانم کە داخراوە ئەویان شتێکی تر بوو گەڕایەوە تورکیا بۆ خۆی هێنەوە و ئێستا کراوەتەوە جا لەبەر ئەوە قەزی من لێرە یەک شتە هەتاکو هین بە ئەمەم لەبیر نەچێ ینی مەرجی کێلێ کە لەو سەردەمەیە ئێمە وەکو بڵێن وەفدێک لەگەڵ عادل عەبدولمەهدی و سەردەما بڵێن سەرۆک وەزیرانی عێراق بوو چوین بۆ تاران سەردانی تارانمان کرد لە جەمە بەسم خەمخۆری ئینسان کە لە پایەکە بوو ئینسان ئەبێت ینی لە هەر کاتێکا بوو تو بتوانیت شتێک بچڕی هیچ نەبێ بۆ میلەتەکەت بێ بۆ وڵاتەکەت بێ بۆ شارەکەت بێ سەرۆکی دەستەی مەنافیزی حدودی دانیشت بووین لە تەنیشتم دانیشت بوو وتم ئێمە کێشەیەکمان هەیە لە مەرزی کێلەیە مناقەشەیەکی زۆرمان کرد و ئەوانە ینی باش بوو ینی گەیشتە قەنەعەت وتی کە من گەڕامەوە لیژنەیەکە نێرم بە سوپاسەوە لیژنەشی ناردوو و ئێستا وابزانام لە ینی دوا هەنگاوەکانێتی هەندێک کێشە هەیە کە بەڕاستی لەو سەردەمەیە بەداخەوە ئەڵێم ینی هەندێک لایەن هەیە کە دەستێکی زۆر خراپی هەبوو لەوەی کە ئەم بابەتانە وردەوردە دواکەوێت
بە تایبەتی لەمەی کە ئێستا من باسی دواکەوتنی هەموو بابەتانی کە تۆ باسەکەی پەیوەندی هەیە بەوەی کە دامەزراندن لە هەرێمی کوردستان وەستابێ. ئەمە من مەبەستم لێرە شتێکە مەبەستەکە لێرە ئەوەیە کە تۆ لە بواری ئابووری ئەگەر تۆ کەرەسی تەواو لەبەردەستای بە تایبەتی ئەمایە کە من بەتەیشی دەمانە تەسیراتی خۆی هەبێ ئێستا کە لەم زۆرۆفەی ئێستاین کە من لە 2010ەوە بڵێن لە وەزوی چوار کە لەوێ بووین سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون بوو لەبارەی ئەوەی کە ئێمە ڕێبکەوین لەگەڵ حکوومەتی عێراقیە نەکەر ئەوە ئێستاش من قسەکانی جەنابی مام جەلال و لەبەر لە گوێمە ئەزرینگێتەوە کە ئەڵێت گەڕانەوە بۆ بەغا زۆربەی زۆری کێشەکانمان کلیلی چارەسەرەکان لەبەرەوە ئەمە فەلسفەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەو سەردەمەشە بە بەردەوامی لە هەموو کۆبوونەوەکان لەگەڵ کۆبوونەوە هاوبەشەکان لەگەڵ پارتیە لەگەڵ لایەنەکانی ترە دایمان با بڵێن تەئکیدمان لەسەر ئەوە کردووە وەزعی هەرێم لەو سەردەمایە زۆر خراپ و دوای شەڕی داعش بوو تقریبان بەتەواوەتی با بڵێن معاشات دواکەوت بوو کەم کرابوو إلى آخره یعنی ئەوەی کە چارەسەر بوو ئەبوایە ئێمە ڕێبکەوتینای لەگەڵ بەخایە ینی باوەڕکە لەو سەردەمەوە ئێمە قسەمان لەسەر ڕێککەوتنەکەم باسی کە کاقوبات ڕەنگە 20 جار ڕەنگە لە زۆربەی زۆری کۆبوونەوەکان من لەگەڵیا بوو زۆربەی زۆری کە بە وەفد ئاهات بۆ بەغاو خۆشی بڵێن سەرۆکایەتی وەفدەکانی کرد بۆی هیچ نەبێ ئەم پرسە چارەسەر بێ و لەخوا بەزابێ ئێستا وردە بەرەو چارەسەر بوونەوە لەبەر ئەوە ئێمە کە ڕێەکەوین لەگەڵ بەغدایە بە تایبەتی ئەمەی ئێستا زۆربەی زۆری شتەکان ئەچێتە ئەبێ پلانێکمان هەبێ بەڕاستی خاتون ینی لە هەموو ڕۆکانەوە پلانەکەش بوونەی تحتی اقتصادیە کە وردەوردا بێ دروستی بکەین و ئیسیسمارات با ئێمە لەسەر مەسەلی خوێنی باڵا چۆن ئێمە بتوانین ئیسیسمارات بکەین لەو سەردەمایە من اقتراحێکم تەقدیم کرد لە برادرانی ئێرەیە ئێمە وردە وا بکەین کە چۆن عەرەبی استقطابی تەلەبی عەرب بکەین بۆ هەرێم زیاتر چونکە لە زۆربەی کۆبوونەوەکانە کە دانیشتن گلەیی ئەویان لێکردین ئەیان باشە بۆ ئێوە نایەڵن تەلەبەکانمان کوڕکچەکانمان بێن لە هەرێم بە پێی ئەوەی کە 26مانە جامیعەکانتان جامیعی زۆر باشن بۆ نایەڵن طبعاً ئیشکالات هەبوو ئیشکالاتی خوێندن هەبوو لە شەشی ئەعدادی ئەوانە یعنی زۆر ئێمە ئەو پەیامان بڵێن پەیامان ئەگەیان بە برادرانی ئێرەکە ئێمە هەوڵ بین ئەم ئیشکالاتانە نێڵین ئێمە بتوانین ئەم ئیشکالاتانە نێڵین بەڕاستی ناڵێم ینی جامیعاتی زۆر باشمان هەن ئێمە ئەتوانین تەلەبەیەکی زۆر بێنینە ئێرە کە تۆ تەلەبە ئەهێنی هەڵبەت جامیعاتە بڵێن تایبەتەکان من ئەبوژێنەوە تەلەبە ئەهێنی شوقەکان بڵێن ئەوانەی کە داخلیمانەوەیە بازار زیاتر ئەپوژێتەوە إلى آخره یعنی ئەمە بۆ خۆی ینی ڕاستە شتێکی کەمە خوێندکاری ئەمە تۆزێک بۆ نەبوو نیگەرانە بووی و زانکۆکانمان پڕ بووە لە خوێندکاری عەرەب و لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوەن و بەڵام دوجار ئەمەش دەستکەوتێکە بێت کە تۆ ئەمانە بێنە ئێرە بخوێنن هەم بۆ زانکۆکان هەم کۆمەڵێک بابەتی ئابووری پێ ئەبوژێتەوە باشە دکتۆر هە لەسەر ئەوە خوێندکاری ئێمە دەتوانێت لە جامیعاتی عێراقی بخوێنێ ئێستا بەڵێ ئەتوانێت بەڵام بەمەرجێک چکە سیستەمی خوێندنی شەشی ئەعدادیان جیاوازاوان لەگەڵ ئێمە ئەبێت ئەو ئیشکالاتانە نەمێنێت کە بڵێن لە نێوان وەزارەتی پەروەردەی خۆمانە هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردەی ئەوانە ئەمەش گرفتێکی تر نیە دکتۆر بۆ ئەوان بتوانن بە ئاسانی بێنە ئێرە و دەرگای زانکۆکانی خۆمانیان بۆ دەکەن لەگەڵ ئەو لایەنە باشانەی کە دکتۆر تەها باسی کرد بەڵام خوێندکارێک لە ناوەڕاست و باشووری عێراق و زۆر بە ئاسانی دەتوانێت بێتە ئێرە لە زانکۆکانی ئێمە بخوێنێ بەڵام ئەگەر خوێندکارێکی ئێمە بێت لە زانکۆیەکی بۆ نمونە عێراقی بخوێنێت گرفتی بۆ دروستە بێ ئەم عەدالەتیە بۆ لە کاتێکە هەمووان ئێمە لە سنووری بەپێی دەستور عێراقین چه هەرێمی کوردستان بێت چه عێراق بێ دەبێ هەمان مافە امتیازاتمان هەبێ خۆی وەبەرهێنان لەوزە و توانای زانکۆکان بۆ هەرێمی کوردستان یەکجار گرنگە بەڵێ وەبەرهێنان لە بوارە جیاجیاکان دەکرێتن بواری زانستیمان هەیە توێژینەوەی زانستی بواری تعلیمیشمان هەیە خۆی زانکۆی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ناوەکەشی لەوە هاتووە تعلیم و بەحسی علمی ڕاست لە بواری فێرکردن ئێمە ڕاستەکەی من دووبارەی دەکەمەوە دەگەڕێمەوە بۆ ئەو ئەزمموی پێشووتر بەڵێ بۆیە بە پێویستی دەزانم باسی لێ بکەم چونکە ئێمە مەبەسمانە بگەڕێینەوە بۆ جێبەجێکردنی هەمان ئەو دیدگایی کە پێشووتر سەرکردایەتی کورد
کە ڕەوانشاد مامجەلال پیادەی دەکرد لە بەغدا لەسەر هەمان ڕێچکە بڕۆی. من دەگەڕێمەوە بۆ ئەو کات ئێمە خوێندکارانی بەغدامان وەرەگرت. ئەو کات بەپێی ئەو دەسەڵاتی پێمان درابوو، بەپێی ئەو ئاسانکاری کە بۆمان ئەکرا، بەپێی ئەو ئامۆژگاریانی کە بۆمان ئەهات، ئێمە تەنسیقێکی تەواومان لەگەڵ زانکۆی بەغداشە بوو. ئەو کاتیش خوێندکارمان زۆر بووە لە زانکۆکانی مووسڵ و بەغدا و ئەوانە خوێندویانەوە دەیان مامۆستا لەم زانکۆی سلێمانی و کۆی و هەولێرەوە لە زانکۆی بەغدا بڕوانامەی دکتۆرا و ماستەریان بەدەستێناوە. دەیان لەو خوێندکارانەی ئێمە توێژینەوەکانیان لە تاقیەکانی ئەوان ئەنجام داوە. ئێمە ڕێککەوتنامەیەکی دوو قۆڵیمان کرد لەگەڵ زانکۆی بەغدا، لەگەڵ زانکۆی مووسڵ، بە هەمان شێوە لەگەڵ زانکۆکانی تری هەرێم و دەرەوەی وڵاتی شامان بوو. بەپێی ئەو ڕێککەوتنامەیە هەڵگۆڕی زانستیمانە بوو. هەڵگۆڕی زانستی هەم لەسەر ئاستی توێژینەوەی زانستی ئەنجامدانی و هەم لەسەر ئاستی گۆڕینەوەی خوێندکاریش. ئێمە کۆمەڵێکی زۆر لەو خوێندکارانەمان وەرگرت و لە بەشە جیاجیەکان بە تایبەتی ئەو بەشانەی کە دەگمان بوون. منە هەندێک لەو بەشانەی ئێمە دەنگمان بوون ئەوان پێویستیان پێی بوو. ئەمە لەلایەک لایەکی ترەوە کاکە دکتۆر باسی ئەزمموی خۆی کرد، باسی کارەکانی کرد و باسی کۆمەڵێ ڕوئیای و دیدگای یەکێتی نیشتمانی کوردستانی کرد کە ئەو کات لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵ درراوە کەم تا زۆر پیادەی بکاتن لەوێ. من دەڵێم ئەوەی ئێمە ئەگەر بێت و کۆمەڵانی خەڵک متمانەیان پێداین تەواوکەری هەمان ئەو کارانە دەبێتن کە لە دیدگای یەکێتی نیشتمانی کوردستانەوە هاتووە. لە پێش هەموو شتێکەوە ئەوی کاگکتۆر ئاماژەی پێدا زۆر گرنگە ئێمە بتوانین زانکۆکانی کوردستان ببەستینەوە بە زانکۆکانی خوار و ناوەڕاستی عێراق. ئەم زانکۆیانە چۆن ئەبەسترێنەوە دەبێت لەسەر چەند پێوەرێک بێت. گرنگترین پێوەر چییە بۆ بەستنەوەیان؟ پێوەری زانستیە. ئەویش المعایر والکەفاءة العلمیەی پێدەڵێن کاگکتۆر لەوانەیە کاری لەسەر کردبێتن لە خولەکانی پێشووتر. تۆ ئەگەر معایری زانستیت یەکتا کرد لەگەڵ زانکۆکان ئەو کاتە ئاڵگۆڕەکە ئاسان دەبێتن و دەکەوێتە سەر سەرۆکایەتی زانکۆکان و ئەنجومنی زانکۆکان و کۆلێژەکان و بەشە زانستیەکان چۆن مامەڵێ لەگەڵ خواروی عێراق و ناوەڕاست و زانکۆکانی ترەکەن. ئەمە لەلایەکی ترەوە زۆر گرنگە کار بکرێت لەبەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەیەکی تایە بە حکمی ئەو بربەست و ئاڵنگاریانی ئێستا کە دروست بووە لە نێوان هەرێم و بەغدا چۆن بتوانێت ئەم لیژنەیە ببێت بە پردێکی پەیوەندی بەستنەوەی زانکۆکانی هەرێم و عێراق و لەسەر وترشەوە کار ئاسانیکردن یاخود بۆ نزیکردنەوەی زیاتری هەرێم و بەغدا چۆن ئەم کارە دەکرێتن بەوە دەکرێتن کە ئێمە بگەڕینەوە بۆ بەندەکانی دەستور. لە بەندەکاری دەستور هاتووە ئێمە جگە لە تایبەتمەندی خۆمان مافمان هەیە لەسەر دەوڵەتی عێراقی بەپێی ئەو دەستورە بەپێی ئەو یاسایانە. ئێمە لەو ڕێگەیەوە دەتوانین دوو کار بکەین، یعنی بە دوو ئاراستە عەفۆن کار بکەین. ئاراستەیەکیان پێشنیازەکانمان بیکەین بە پرۆژە یاسا وەکو پێشتر چەندینیان بە ڕێزیان باسییان لێوە کرد کاریان لەسەر کردووە. ئاراستەی دووەمیان هەموارکردنەوەی ئەو یاسایانەیە کە لە بەرژەوەندی پێکەوە گرێدانی زانکۆکانی عێراق نییە. چۆن بتوانین هەمواری بکەینەوە کە خوێندکاری ئێمە بتوانێت لەو زانکۆیانە بخوێنێتن و سوودمان بێ مامەڵەی لەگەڵ بکرێ لەو دەستکەوتانەی کە لە عێراقەوە بۆیان دابین دەکرێت. باش دکتۆر ڕەنگە ئەو کاتانی کە خەریکی بانگەشەن داوا لە خەڵک دەکەن کە متمانەتان پێ بدەن، ڕەنگە بەشێکی زۆری ئەوانەی کە مەسەلەن لە چواردەوری ئێوەن و دەیانەوێت بەڕاستی دکتۆر نەبەست لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ببینن گەنجانێک بن کە ساڵانێکی زۆرە خوێندنیان تەواو کرد و زانکۆیان تەواو کرد و دانەمەزراون. ئەو کاتی کە دێن لەگەڵ ئێوەدا دەنیشن دەڵێن دکتۆر ئێمە متمانی خۆمان ئەدین بە تۆ، بەڵام لە بەرامبەر تۆ چی ئەەکەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆی ئێمە دابمەزرین؟ وەڵامیەوە چییە بێ و کات؟ بەشێکی وەڵامەکە کاکتۆر وەڵامی دانەوە بەڵام بەشی دووەمیان ئەوی پەیوەندی بە ئێمەوە هەیە دەکەین. من ڕووی دەمم ئەکەمە سەرجەم ئەو گەنجە بەڕێزانە ڕووی دەم ئەکەمە سەرجەمیان بەوەی کە ئێمە چۆن لە ڕابردوو بە کارایی و بە کارامەیی بە پشتیوانی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان توانیمان نەکرد تەنها
هەلی خوێندنیان بۆ بەڕەخسێنین بەڵکو چەندین بەشی زانستی زۆر کەم دەگمەن و کەم نوێنە و دەگمەن لە هەرێمی کوردستان بکەینەوە بە هەمان شێوە بەرنامەی کاری ئێمە بریتی دەبێت لە دۆزینەوەی هەلی کار بۆ ئەو دەرچوانەی کە لە زانکۆ و پەیمانگاکان دەردەچن جگە لە وەبەرهێنان لە توانە و وزەی ئەو خوێندکارە دەرچوانە لەبەرەوەی توانایەکی یەکجار باشیان هەیە ئەوان زانکۆکانی ئێمە لە ئاستێکی یەکجار زۆر بەرزدان بەشێکی زۆریان لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ڕێزی هەرە پێشەوە من چەندین توێژینەوەم لایە ئێستاکە توێژینەوەی خوێندکارانی خۆمانە ماستەر و دکتۆرا بە تایبەتی لە بواری ئایتی لە ڕیزی هەرە پێشەوەن لە زانکۆکانی ئێستاکەی بریتانیا لە زانکۆکانی بە تەحدید هۆڵەندا شانازێکی یەکجار گەورەیە بۆ سەرکردایەتی کورد بە تایبەتی بۆ ئەو زانکۆیانەی کە ئەو توێژینەوەیان ئەنجامداوە خودی کەسەکانی شتیان دکتۆر تەهامادەم ئێمە بەشی زۆر گرنگ و زۆر باشمان هەیە خوێندکاری زیرەکیشمان هەیە خوێندکاری بەهرەمەندمان هەیە ئێمە ساڵانێک لە هەرێمی کوردستان تواناسازیمان هەبوو ژمارەیەکی زۆر لەو بەتایبەتی ساوانەی کە مامۆسای زانکۆن و خەریب و ئیزافە قسەکەی جەناب بۆ بۆرە پێشتە بڕۆم خەریبە و نقطەیە باسکەم یعنی فکری تواناسازیش با لە بیرمان نەچێت سەرکردایەتی یەکێتی بوو لەسەر بەڵێ ئەو کات یەکێتی کۆمەڵێکی زۆر خوێندکاری بە چەند قۆناغێک ناردە دەرەوە و ئەوانەی کە ئێستا دەیبینی لە زانکۆکان بەشێکی زۆریان دکتۆرا و ئێستا بۆ پرۆفیسۆر و ئەمانە هەمووی لە تواناسازی بەڵێ قەوسێکم دەوێت بە ئەو دەست پێش خەریە بیر کاگتۆری دێنەوە لە زانکۆی سلێمانی ئێمە ساڵانە ئەو کات ئەم باسی ناوەڕاستی نەوەتەکان دەکەم نیوەی دۆمی نەوەتەکانی سەدەی ڕابردوو ئێمە خوێندکارانمان ئەناردە دەرەوە زەمالەمان بۆ وەردەگرتن ئەو کات لە زانکۆی کۆیش بۆ کەمین جار ئێمە 6 زەمالەی دکتۆرامان وەرگرت لە پسپۆڕی زۆر دەگمەن ئێمە مامۆستاکانمان نرد و شکر ئێستا کەسایەتی گەلێ بەناوبانگرن دواتریش ئەوەی تواناسازیە کە باسمان جاوەتە ئیدەم قسەکانی کاکە دکتۆر بەڵام ئەوە ئێستا لە ئێستا وەستایتر ئەو نەما ئەو بابەتە بەڵام بابەتی زەمالەی خوێندن ینی ئێوە خۆتان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بوون لە نزیکەوە ئاگاتان لە خوێندکارەکانی ئەوان هەیە لە عێراقدا بابەتی زەمالەی خوێندن چۆنە ئەو مافو ئیمتیازاتانی بە خوێندکارێکی زانکۆ لە زانکۆیەکی عێراقدا دراوە بە هەمان شێوەیە بۆ هەرێمی کوردستانی ژیان جیاوازیەکە چۆنە ئەو سەردەمی کە ئێمە من خۆم کە زەمالەی بڵێن تواناسازی وەرگم لە زانکۆی کۆبنهاگن لە دانیمارک تەواو کە دکتۆراکەم تەواو کرد و گەڕامەوە تۆ خۆشت تواناسازیت بەڵێ زۆر باشەکاتەوە بابەتێکە باسمان کرد بەڵێ بڵێن لەو کاتەیە کە من باسی 2010 بووەکەم تقریبان یەکەم مۆجووە ئێمە ڕۆشتین و لە حکوومەتی عێراقیشە لەو سەردەمەیە مالیکی سەرۆک وەزیرانی عێراق بوو ئەویش ئۆفەرێکی یا بوو کە وەکو تواناسازی کە بڵێن بچنە دەرەوە سەراحەتەن وەکو ئیمتیازات وەکو یعنی تقریبا یەک شت بوو بەڵام ئێمە لەم سەردەمەی ئێستای خۆمانە ئایا چی بکەین وردە بۆ ئیهانی تەلەبەکان مامێن بڵێن ئیسفادە لە زەمالەکان وەربگرن طبعاً ئەبێت پێشنیار بکرد لە بڵێن لیژنەی خوێندنی باڵا وەکو بەڕسمی لە پەرلەمانەوە پێشنیار بکرد کە حیسەیەکی تایبەت بۆ هەرێمی کوردستان دابدرێت لە حکوومەتی عێراقیە ئەو حیسەیە تایبەت بوو بە هەرێم و دابەشکرد بەسەر زانکۆکانە ئەمە یەکێک لەو خطواتانەیە کە بکرێت خطوەیەکی تر کە زۆر گرنگە کە ئێمە ڕاستی ئەگەر کاکتۆر ئینشاءڵڵا فرسەتی ئەوەی بۆ دروست بوو چێتە بڵێن بەغدا و لە پەرلەمان بوو کە ئێمە بتوانین کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانکۆکانی با بڵێن عێراق بێنینە هەرێمی کوردستان سلێمانی بێ هەولێر بێ وی ئێمە بتوانین دیدگاکان نزیک بکەینەوە مەسەرەن ئەو خلافاتانەی کە لە خوێندنی باڵا هەیە لە نێوان عێراق و جەنابەت ئاماژەت بۆیە کە بۆچی تەلەبەی ئێمە ناتوانێت لە بەغا بخوێنێ یا بڵێن لە کەرکووک بخوێنێ یان لە شارەکانی تر بخوێنێ بتوانین دیدگاکان نزیک بکەینەوە ئەو خلافاتانەی کە هەیە لە نێوان هەرێم و بەغایەت چین کە بربەستن لەوەی کە تەلەبەی هەرێم یا بڵێن بربەستن لەوەی تەلەبەی هەتاکو با بڵێن عەرەب یان ئەوانەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیان ناتوانن بێن بۆ هەرێمی کوردستان ئەتوانرێت لە ڕێگەی ئەو مناقەشاتانە دروست بکرێت و وردە چارەسەری بگرن نقطەیەکی تر باسی
دامەزراند کرد من بە پێی معلوماتی خۆم ساڵانە کەرکووکە نزیکە لە خۆمانەوە کە ئەوانی کە تەخەڕوجەکان هەمویان دائەمەزرن لە حکوومەتی عێراقیە ئەبێت هەنگاوی داهاتوو وەکو پەرلەمانی یا وەکو ئەوەی کە حیسەی کورد لە بەغایە لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراقیە حسەیەک دابدرێت بۆ دامەزراندن لە هەرێمی کوردستانە و دابش بکرێت بەسەر شارەکانە نەک ئەوە بێت کە مرکزی لە شوێنێکە دابش بکرێتەوە شوێنەکانی تریش بێبەش بکرێت حتا قەزا و ناحیەکانیش گرنگە ئەوە زۆر زۆر گرنگە یاخود لە ڕێگەی پەرلەمانەوە ئەم شتە داوا بکرێت کە ساڵانە بڵێن زۆربەی بڵێن مؤسساتی دەوڵەت بەڕاستی پێویستی بە کارمەند هەیە ئەمە لە کارمەندی تەدروسیەوە بگرێ من لە بە تایبەت ئێستا کە دەزانین ئێمە تەنها لەم ساڵدا 3 موالیت خانەنشین بوون ئەمە وای کردووە کە بەڕاستی فەراغێکی زۆر لە سەررجەم فەرمانگەکاندا دروست ببێ و لەگەڵەوەشتا کۆمەڵێکی زۆر دەرچووی زانکۆ لە ماڵۆ دانیشتووە و فەرمانگەکانیش فەراغیان هەیە بۆیە بەڕاستی پێویستمان بەوەیە کە دامەزراندن باوەڕکە خاتە من لەو سەردەمی کە من ئەگەڕام یعنی جاری وا هەبوو چوومەتە ماڵی وا هەبووە کە تەخەڕوجی کردووە 4 ساڵ 5 ساڵە لە ماڵەوە دانیشتووە یعنی ئەمە کارەساتێکی گەورەی لەبەرەوە دڵ ئەبێت زۆر زیاتریش لەوە دکتۆر بەڵێ ئەبێت ئەم هەنگاوە بنرێت ئەبێ حسەی هەرێم جیا بکرێتەوە لە دامەزراندن جا لە دامەزراندن لە خوێنی باڵاشە ئێمە بە هەر بیرمان نەچێ مەسەلەکە لێرە هەرەوە نیە بەکەر ڕێزکە تەخەڕوجی کردو بێ ئیشە زۆر جار هەیە لە زۆر کردی بەکرێ ڕێسەوە لە کردێکی تر ئیشەکە کە ئیخساسی خۆی نییە یعنی دکتۆرە و لە دەستگایشی ئەمنیە ئیشەکات ینی ئەمانە کێشەن لەبەرەوە بۆ هەنگاوی داهاتوو دڵنیاشم هەرواشە بێت باز لە تێڕوانی نیشێتی نیشیمانی کوردستانەکەم ئەوەیە کە ئەبێت حسەیەک دابدرێت لە دامەزراندن ساڵانە بۆی هیچ نەبێت ئستقطابی ئەو تەخەڕوجانە بکاتەوە یا ئەو زەختی کە هەیە لە ناو شارەکانە بە تایبەتی گەنجەکانمان زۆربەی زۆری یاوەتانی لە ماڵەوە دانیشتووە یا ئیشێکە کە ڕەنگە مەمرۆ بژی شتێک ینی پیا بکە یاوەتانی ملی خارج ئەگرێت و ئەڕوات باش ئێمە دەڵێن ئیش بۆ گەنج دەکەین یەکێتی ئیش بۆ گەنج دەکا دەبێت ینی خوێندکارانی زانکۆ بۆ شێوێ مافەکانیان تەنانە دوای تەخەڕوجیشیان ئەمانە هەمووی کار لەسەر ئەوە بکرێت چۆن گەنجێک ئیتر وا بناغەیەکی وای هەبێت کە بتوانێت پاشەڕۆژێکی ڕووناک بۆ خۆی و بۆ کۆمەلگاکەشی کەواتە چەند گرنگە ئەم گەنجانەی کە ئێمە قسەیان لەسەر دەکەین و داوای مافەکانیانەکەین خۆشیان هەنگاوێک بنێن بەچی بۆی کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆی کە بزانن کێ شەڕی ئەوان دەکات لە بەغداد بۆی کە بزانن مافەکانی ئەوان کێ دەستەبەری دەکا دەنگدانی ئەو گەنجانەی ئێمە چەند گرنگە بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان من پرسیارەکە باوا بکەم بەدیل چییە؟ بەڵێ مەسەلەن ئەگەر وانەکەی بەدیلەکەت چییە مەسەلەن وەرە کەواتە تۆ بەدیلت نییە ئەوەی کە ئێستا لە ساحەکە هەیە ئەوەیە کە ئەیبینیت ئەڵێ لەسەر سفرەکە ئەمەیتایە لەبەرەوە ئەبێت هەر چۆنێک بێڵێت تۆ ئەگەر لە بەحرێک کابێت و ئەگەر پوشێکە پارچەیەکی نەکشی لەبەردەستا تۆ خۆتی پێ بگری بۆی نەخنگشی لەبەردەستا ئەوە هەیە هیچ بەدیلێکی ترت نییە گرنگە بەڕاستی بەنسبە گەنجەکان و هەموو توێژەکان ئەویان لەبەر چاوبێت کە ئێستا و تا ئێستا شەرواژ بووە یەکێتی نیشتیمانی کوردستان من ئەمەیان بەبێ دوودڵی بەبێ شک ئەم قسەیاکەم ینی لە وەزبی منەوە لە پێش وەزبی منیش ئەم قسەی هەر کراوە تاکە چارەسەر ئەوە بووە کە لەو سەردەمای کە ئێمە ئیشمان تیا کردو لە یازالیش هەر ئیشی تیا کراوە تاکە چارەسەر ئەوە بوو کە ئێمە بگەڕین و بەغاو لەگەڵ بەغایە ڕێبکەوین ئەمەی کە ئێستا هەیە هیچ دەرچەیەکی وان نییە کە بتوانێت کێشە چارەیەکانمان چارەسەرکە بێکاریمان چارەسەر بکە مشکلی خوێنی باڵامان چارەسەر بکە مشکلی تە پەروەردەمان چارەسەر بکە دواکەوتنی موچەمان بۆ چارەسەر بکە تاقیمان کردەوە ئابووری ئازاد هیچ شتێکی بۆ ئێمەی نەهێنا نەوت فرۆشرا نە من و نەجەنابەت و نەکاک دکتۆریش ڕقم حسابمان بۆ دروست نەبوو بۆی داهاتی نەوتەکە بێتە سەر ڕقم حسابەکەمان کەواتە کە ئێمە هیچمان پێ نەکرا و ڕێفراندۆمیش کرا و نەتیجەکەشی هیچ یعنی وا نەبوو کە لەبەر دڵی خەڵک بێت و خەڵک مستاوی معیشی باش بێت کەواتە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ سیاسەتە ئەو سیاسەتەی کە حەلی مشکلەکانت دەکات حەلی مشکلەکان کێیە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی زەمانەت چییە لەمەیە من بە دڵنیاییەوە پێتان ئەڵێم زەمانەت کاک باڤڵە کە ئەیبینین سەرۆک بافڵ لە بەغداد کات ئێستا لە و بە بەردەوامی لە بەغدایە و بە بەردەوامی دیدگاکانی
حزبە شیعەکان و سونەکانیش نزیکی کاتەوە لەگەڵ هەرێمە بەڵێ. و ئەو علاقەیەش بە قووەتر ئەکاتەوە کە ئەگەر لە حاڵەتێکە پسڕانێکی شتیابی یاخۆ لاوازێکی تیابێت ئەوەش نەهێڵێت. ئەمەش گرنگی خۆیە دەست بەش. ڕووبکەرە کامێری خۆت چۆن قەنەعەت بە خەڵک دەکەی بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن بە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناویشاندا کاندیدی ژمارە 22 لە پارێزگای هەولێر و بە تایبەت گەنجەکان بۆ ئەوەی ئەو کاتێک کە دەچیت ئەنجومەی نوێنەرانی عێراق بەڕاستی شەڕی بەدەستێنانی مافەکانی ئەوان بکەی. فەرموو. وەڵا خاتون من پێشووتر باسمان لێوە کرد لەگەڵ کاکە دکتۆریش من بەڕاستی سەرجەم کۆمەڵانی خەڵک نەکرد تەنها گەنجەکان دڵنیایان دەکەینەوە پێیان دەڵێن ئێمە وەک لیستی 222 یەشێتی نیشتیمانی کوردستان ڕابردووی کارەکانمان ڕێنیشان دەردەبێت بۆ داهاتوومان. ئێمە هەر وەکو چۆن پێشووتر سەرکردایەتی یەشێتی من ئەو نمونێ بۆ بەڕێستانم باس لێوە کرد گوتم کاتێک ئێمە لە دۆخێشی ئابووری زۆر سەختدا بووین سیستەمی هاندانمان پەیڕەو کرد کاتێک کە ڕۆژمە لای سەرۆکی حکوومەت مامۆستاکانیشمان لەگەڵ بۆ کات بەڕێز کاکۆسرەت گوتی ئەگەر چاکەتەکەی خۆمان فرۆشت بێ وە کێشێتی نیشتیمانی کوردستان نایاڵین مامۆستایانی زانکۆ و زانکۆ بێبەش بێتن بێ پارە بێتن بۆتان دابین دەکەین بە هەمان شێوە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیدێکی نوێ بە سەرکردەیەکی پڕباوەڕەوە بە توانایەکی زۆرەوە دەچینە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کارەکانیشمان سەرجەمیان بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دەبێت لە پێشەمووشیانەوە گەنجانی تازە دەرچووی زانکۆکان و پەیمانگاکان ئەمە جگەل لە چەندین کاری خزمەتگوزاری تر کە لە بەرنامەی لیستی 222دایە بەکردەیش جێبەجێ دەکەین. ئێمە خاوەنی قسەکەی خۆمانین ئێمە بەڵێنیان پێنادەین سوپاسیان بکەین ئێمە دەڵێن بۆتانی جێبەجێ دەکەین و جێبەجێشی دەکەین. دەستان خۆش بێت سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵمان بوون دکتۆر تەها کە بەڕێزیان ئەندامی خولی پێشتری ئەنجومەی نوێنەرانی عێراق بوون سپاس کە لەگەڵمان بوون. زۆر بەڕێز دکتۆر نەبەس کە بەڕێزیان کاندیدی ژمارە 22 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر. خوشکبرانمان لە پارێزگای هەولێر ئەو ڕۆژەی دەچنە سەر سندوقی دەنگدان 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و 22 دکتۆر نەبەس لە یاد مەکەن و با دەنگەکانتان بۆ ژمارە 22 بێت. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێبەوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر.